ساڵی 2020 چەندین ڕووداوی گەورەی بەخۆیەوە بینی کە کاریگەری بەرفراوانی لەسەر کۆی بوارەکانی ژیان بەجێهێشت. پاش دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆتایی ساڵی ڕابردوو لە شاری ووهانی وڵاتی چین، لە سەرەتای ساڵی 2020دا ڤایرۆسەکە بە شێوەیەکی مەترسیدار بە جیهاندا بڵاو بووەوە و قوربانی گەورەی بە مرۆڤایەتیدا. هەروەها کاریگەری گەورەی لەسەر کەرتی ئابووری و گەشتیاری و سیاسی و کۆمەڵایەتی بەجێهێشت. بە جۆرێک لە زۆرینەی وڵاتان کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندرا و گەشتە ئاسمانیەکان و جموزوڵی بازرگانی و کۆبوونەوە و مەراسیمە بەرفراوانەکان وەستانێکی بێ پێشینەیان بەخۆیەوە بینی. تا ئێستا کۆرۆنا کۆنتڕۆڵی تەواوەتی نەکرا و زیاتر لە 82 ملیۆن کەس پەتاکەیان توش بووە. لەو ژمارەش زیاتر لە 1,800,000 کەس گیانیان لەدەستدا و 58 ملیۆنیش چاک بوونەتەوە. هەر لە سەرەتاکانی 2020 لە ڕووداوێکی دەگمەن و بێ پێشینەدا فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکا بە فەرمانی ڕاستەوخۆی دۆناڵد ترامپ قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی سەر بە سوپای پاسدارانی ئێرانیان کردە ئامانج. ڕووداوەکە لە کاتژمێر 1 بەرەبەیانی 3 کانونی دووەم لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و لە پاش هاتنی سولەیمانی لە لوبنانەوە بۆ عێراق ڕوویدا. تێیدا ئەبوو مەهدی موهەندیس جێگری فەرماندەی گشتی 8 شعبی و 10 کەسی دیکەش لە شۆفێر و پاسەوانەکانیان کوژران. ئۆپەراسیۆنەکەی ئەمریکا کاردانەوەی بەفراوانی بە دوای خۆیدا هێنا و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تا ئەو پەڕی مەترسی بەرز کردەوە. لە 8 کانونی دووەمی 2020 سوپای پاسدارانی ئێران لە تۆڵەی کوشتنی قاسم سولەیمانی موشکبارانی بنکەی هێزەکانی ئەمریکای لە عێراق کرد کە چەند موشەکێکیان لە ناو خاکی هەرێمی کوردستان کەوتنە خوارەوە. موشکبارانەکەی ئێران مردنی هیچ سەربازێکی ئەمریکی لێ نەکەوتەوە، بەڵام لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەوە بۆ یەکەم جار بوو بە ڕەسمی بنکەیەکی سەربازی ئەمریکا هێرشی بکرێتە سەر. لە 28 کانونی دووەمی 2020 گرێبەستی سەدە ڕاگەیەندرا کە پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل بوو کە تێیدا قودس وەک پایتەختی ئیسرائیل دیاری کراوە. ئەمەش کاردانەوەی بەرفراوانی وڵاتانی ئیسلامی لێکەوتوێتەوە و بە توندی ڕێکەوتنەکەیان ڕەت کردەوە. لە 29 شوبات پاش چەندین دانیشتن و گفتوگۆ و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بزوتنەوەی تاڵیبان ڕێکەوتنامەیان واژۆ کرد بەو ئامانجەی شەڕی دەیان ساڵەی ئەمریکا و تاڵیبان بە پایان بگات. لە 22 نیسانیش نرخی نەوت نزمترین ئاستی بەخۆیەوە بینی کە پێشینەی نەبوو، بە جۆرێک نرخی بەرمیلێک نەوت هاتە خوار $0. هەروەها لە 3 تشرینی دووەم هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوەچوو کە تێیدا دۆناڵد ترامپ شکستی هێنا لەوەی بۆ دووەم خول ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا و جۆ بایدنی ڕکابەری و کاندیدی دیموکراتەکان وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا.